قەیسی خۆرەکان ئەوانەی زیاد لە 100 ساڵ دەژین. ژنانی ئەم هۆزە تا تەمەنی 70 ساڵیش منداڵیان دەبێت. شارستانیەت ناناسن و بەردەوام پێدەکەن و تا ئێستاش تووشی هیچ کام لەو پەتایانە نەبوون کە بە جیهاندا بڵاو بووەتەوە. هۆزی هونزا لە چیاکانی پاکستان لە دۆڵێکدا دەژین پێی دەوترێت دۆڵی نەمرەکان. لەوێ تەمەنێکی درێژ دەژین و ژنەکانیان تا تەمەنی 70 ساڵیش منداڵیان دەبێت. وەک ئەوەی لە هەسارەیەکی تر بژین تووشی هیچ کام لەو پەتایانە نەبوون کە بە جیهاندا بڵاو بووەوە. ژمارەی دانیشتوانی ئەم هۆزە نزیکەی 920,000 کەسە. ئەندامانی هۆزەکە شێوازی ژیانی ڕۆژانەیان پەیڕەو دەکەن. ئەمەش نهێنی گەنجی ئەبەدیانە. خواردنی قەیسی لای ئەوان سەرەکی ترین خواردنیانە و لە هەموو ژەمەکاندا دەیخۆن و بە شەربەتیش دەیخۆنەوە. ئەوان پشت بەو خۆراکانە دەبەستن کە خۆیان دەیچێنن بە تایبەت سەوزە و میوە. ماوەی بە ڕۆژ و بوونیان 2 مانگە لە هەر ساڵێکدا و لەو ماوەیەدا تەنیا شەربەتی فرێش دەخۆنەوە بە تایبەت شەربەتی قەیسی. تەنانەت لە ساردترین کاتەکانی ساڵدا ئەوان بە ئاوی سارد خۆیان دەشۆن. ئەمەش نهێنی جوانی مانەوەی پێستیانە. خانمانی ئەم هۆزە تا تەمەنی 70 ساڵیش منداڵیان دەبێت. هەروەها پێستێکی جوان و زیندویان هەیە وەک پێستی منداڵ. پیاوەکانیان بەهێزن و توانای بەرگەگرتنی نائاساییان هەیە. بەردەوامیان لە پێکەنین و نەبوونی تەکنۆلۆژیای مۆدێرن و هەوڵی جەستەیی سەخت وا دەکات هیچ بوارێکیان بۆ تەمبەڵی نەبێت. ئەمەش وا دەکات تا تەمەنی 145 ساڵی بژین و تێکڕای تەمەنتیاندا دەگات تا زیاتر لە 100 ساڵ. خەڵکی هونزا سەرەڕای هێزی جەستەی ئەوپەڕی هیچ چالیارکێکی پیشەسازی و بازرگانیان نییە. بۆیە کاروبارەکانیان سنووردارە بە فرۆشتنی سەوزە و میوە لە بازاڕەکاندا. دانیشتوانی هۆزەکە ئاگاداری هیچ کام لە نەخۆشیەکانی ئەم سەردەمان نەبوون وەک شێرپەنجە، شەکرا، خەڵەوی و نەخۆشیەکانی پەستانی خوێن. هیچ کام لەو پەتانەی کە لەم دوایانەدا یان لە ڕابردوودا لە جیهان بڵاوبوونەتەوە نەگەیشتون پێیان و تاکە نەخۆشیەکی تەندروستی کە گەلانی هونزا بەدەستیەوە دەناڵێنن تێکچوونی چاوە، چونکە لە کاتی کوڵاندنی خواردندا بەردووکەڵێکی زۆر دەکەوێت لە ئەنجامی ئەو ئاگرەی بەکاری دەهێنن، چونکە ئامڕازی ژیانی مۆدێرنیان نییە. ئەم گەلا بەڕێکەوت لە ساڵی 1984 دۆزرایەوە کاتێک ئاسایشی فڕۆکەخانەی لەندەن پیاوێکی بەناوی عەبدی مباندۆ ڕاگرت و بەرواری لەدایکبوونی لە پاسپۆرتەکەیدا ساڵی 1932 بوو تەمەنی وەک 30 ساڵان دەرکەوت. ئەمەش ئاسایشی سەرسام کرد، بۆیە پیاوەکە باسی زێدی خۆی بۆ کردن هونزا. لێرەوە ئەو ناوچەیە ناسرا.